بەزاندنی سنوورەکانی هەرێم و بوون بە قوربانی هاوڵاتیانی مەدەنی لە ئەنجامی لەشکرکێشی و بۆردومانەکانی وڵاتانی دراوسێ بەردەوامە. ڕۆژانە شوێنی نیشتەجێبوون و ئاوەدانی دەکرێتە ئامانج بە جۆرێک کە زیاتر لە 30 ساڵە. ئەمە مەترسیەکی جددیە لەسەر ژیانی خەڵک، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم بە تەواوی بێدەنگن، تەنانەت بەیاننامەیەکیش دەرناکەن و نیگەرانیەکی درۆزنانەش دەرنابڕن. هاوڵاتیان دەڵێن شەرمە بۆ دەسەڵاتداران لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیاندا بێدەنگیان هەڵبژاردووە. ڕاستیدا جێگەی ئەسەفە، جێگەی داخە بۆ ئێمەی کورد کە دەسەڵاتداران کە ئێستا خۆیان بە حکومەت دەزانن و خۆیان بە خاوەنی ئەو وڵاتە دەزانن کەچی هیچ هەڵوێستێکیان نییە بەرامبەر بە هاوڵاتیانی خۆیان کە ڕۆژانە دەکرێنە ئامانج لەلایەن ناحەزانمانەوە لەبەر خاتری مەسلحەتی خۆیان، لەبەر خاتری بەرژەوەندی خۆیان کە پرۆژەکانیان کە تیجارەتەکانیان کە خەریکی تیجارەتن بەڕاستی پرۆژەکانیان تێک نەچێ و ژیانیان لەغ نەبێ ئامادەنە هەموو میلەتی کورتێداچی گویان لێ نییە، گرنگەوەی ئەویان بۆ خۆیان سەلامەت بن. تو کاتێک کە حاڵەتێکی وا ڕوودەدا لە ناو نیشتمانەکەی خۆت هاو نیشتمانەکەی خۆت دەکوژێ لە حاڵەتێکدا کە لە سەنگەری بەرگریژ نییە لە کاتی سەفەردا یان لە کاتی هاتچۆدا بۆ شوێنێکگە کە شتێکی وا ڕوودا دڵڕاوچی دروست دەبێت، خەڵک دەترسێت ئینسان بەڵێ ئێستا کە تو بەجار دادێ سارێک لە تەنیشتە و درۆندەیدا ساڕۆقە شوێ دەکەوێت زەرر بە دەروبەر دەگەنێ. چالاکێکی مەدەنی دەڵێت بۆ سووتانی ئوتێلێک لە تورکیا دەسەڵاتداران بەر لە هەموو کەس بەیاننامەیان هەیە و نیگەرانن کەچی ڕۆژانە بە بەرچاوی خۆیانەوە هاوڵاتیان دەبن بە قوربانی هیچ هەڵوێستێکیان نییە و بێباکن. دەسەڵاتداران حکومەتی هەرێم دەسەڵاتێنم لایەنە سیاسیەکان بەیاننامە دەردەکەن بۆ سووتانی هۆتێلێک لە تورکیا، بەڵام هاوڵاتی خوێنی خۆت گیانی خۆت خاکی خۆت دەبێت قوربانی نووسیان لێونەیە دەنگیان لێونەیە دەگەینە و ئەنجامەی بەڕاستی هەرێمی کوردستان باشووری کوردستان خاوەنداریەتی ناکرێ بەڵکو گومانمان هەیە ئەمە بەڕاستی جۆرێک پێی لە مامەڵەکردن. بەپێی ئاماری تیمی کوردستانی عراقی ڕێکخراوی CPT کە کار لەسەر کاریگەریەکانی بۆردومان و لەشکرکێشیەکانی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستان دەکات، لە ساڵی 1991 تاوەکو ئێستا 720 هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی لەشکرکێشیەکانی تورکیا لە هەرێمی کوردستاندا، بە شێوەیەک 353 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 367 دیکەش بریندار بوون. لە نوێترین ڕووداودا 27 ئەم مانگە ژن و مێردێک لە گوندێکی سنووری زاخۆ بە هێرشی درۆنی تورکیا گیانیان لەدەستدا. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕی.